بۆ ئەمڕۆژ زۆر بابەت و کێشە هەیە کە لەسەری بوەستین و قسەی لەسەر بکەین و کاری لەسەر بکەین. پەروەردەی ئێستادا کار لەسەر ئەوە دەکرێت کە قوتابی سنتەر بێ، مامۆستاش گوێگرێکی باش بێ. ئەم دەرسمان ئەوەتە کەوتمە و مامۆستا ناوی کەمال عەبدولقادر جەلیزادە بوو. یەکەم مامۆستام ئەو بوو، قەت لە یادی ناکەم. هیچ چەند مامۆستایەک هەیە کە بە درێژایی ژیانم نەمتوانیوە لەبیریان بکەم و تاوەکو ئێستاش پەیوەندیمان هەیە. مامۆستا کەپسووم و مامۆستا فەریدون کە یەکسەر دەچێتە ژووری قوتابەکە نابێ وەک زابطێکی عەسکەری خۆی پیشان بدا. ئەوە یەک. منداڵ وا هەز بکە مامۆستا هاوسۆزیتی، مامۆستایەکە چی کەسێکی نزیکیتی. کو دوو سێ تاکە مامۆستا بووی کە حەزم دەکرد زوو دەرسەکەی تۆ بێ ژوورە بۆی ئەو چێژە وەربگرمەوە کە وەکو قوتابی وەکو منداڵ پێویستم پێ هەیە. کە هاتیە قوتابخانە دەبی ئەو شتەی دەرێت هەمووی فڕێدەی. دەڵێ ئەمە دەبی پێگەی خۆماندا بەزەین لۆ پێگەی قوتابی. باشترین یەکشەممە کاتژمێرنەوە.